بەرەبەیانی ڕۆژی دووشەممە بوو مەلەرزەیەکی بەهێز بە گوڕی 7.8 پلە لەسەر ژمێریاری ڕەختەر باشووری ڕۆژهەڵاتی تورکیا و باکووری سووریای هەژان بە سەدان باڵەخانەی ڕووخاند و زیاتر لە 1500 کەسی کوشت. لە هەردوو دیوی سوورەکەدا دانیشتوانەکەی لە خەودا بوون کە بە مەلەرزەکەی پێش بەیانی ڕوویدا. لە شەوێکی سارد و باراناوی و بەفراوی زستاندا هەوڵیاندا بە پەلە لە ماڵەکانیان دەربچن. عندي 4 أولاد. من 4 منداڵم هەیە و هاوسەرەکەم لە ماڵەوە بووین بە ئارامی خەوتبووین. حەسمان بە بوومەلەرزەکە کرد و یەکسەر لە خەو هەڵساین چونکە زۆر بەهێز بوو. لە باڵەخانەیەکی 4/9دا دەژیاین. لە 9هەمی سێم هەسمان بە بوومەلەرزەکە کرد. ئەوە زۆر بەهێز بوو بۆیە لەگەڵ منداڵەکاندا لەگەڵ هاوسەرەکەمدا بە پەلە ڕامان کردە دەرە و ڕاستەوخۆ بەرەو دەرگای ماڵەکە ڕامان کرد تا لە بیناکە دەربچین و لەگەڵ گەیشتنمان بە دەرگای بیناکە بە تەواوەتی بەسەرماندا داڕما. ئێمە هەرخوا ڕزگاری کردین و دەرگایەکی دار کەوت بەسەرماندا. سێ منداڵەکەم لێرن سەر و دەموچاویان بریندار بووە. کچەکەم ڕزگاری بوو بەبێ هیچ هەروەها ژنەکەم برین لەسەر و دەموچاویدا هەیە. سوپاس بۆ خوا ئێمە هاتین و بۆ ئێرە و فریاگوزاری سەرەتایمان وەرگرت. بیناکە لە 4/9 پێکاتوە. هیچ کەسێک لەناو ئەم 3/9دا ڕزگاری نەبووە. من لەدایک بوومەوە. سوپاس بۆ خوا. نەخۆشخانەکان پڕ بوونەتەوە لە بریندار و پزیشکەکان داوای بەهاناچوون دەکەن. Today after the earthquake we started to receive many cases. ئەمڕۆ دوای بوومەلەرزەکە دەستمان کرد بە هاوەرگرتنی حاڵەتی زۆر. سەدان قوربانی تا ئێستا ژمارەکە نیزەکەی 100 کەسە. شەیدەکان نیزەکەی 30 کەسن. دەزانین و زانیاریمان هەیە کە سەدان نەخۆش هێشتا لەژێر پاشماوەی باڵەخانەکاندان. زۆر بەداخەوە دۆخەکە خراپە. پێویستمان بە یارمەتی بە پلەیە. ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەپۆزیسیۆن لە سووریا نزیکەی 4 ملیۆن کەسی لێیە کە بەهۆی شەڕەکانەوە لە ناوچەکانی دیکەی وڵاتەکەەوە ئاوارە بوون. زۆرێک لە باڵەخانەکانی کە خەڵقی تێدا دەژی بەهۆی بەردومانەکانی ڕابردووەوە وێران بوون. ڕێکخراوی فریاکەوتنی ئۆپۆزیسیۆن کە ناوی کلاوەسپیەکانە ڕایگەیاندووە سەدان خێزان لە ژێر دار و بەردوودا گیریان خواردووە. شایان پاشا بۆ راپۆرتی غەیت سەید دانی ئەمریکا واشنگتن.